850 ئێستا لەو مەرحەلەیە ناکرێ لەبەر ئەوەی نالم باج و ڕسومات هەیە لە بینی کۆی و هەولێر. دوای ئەوەی بەشێک لە بەنزیخانەکانی کوێیە نییە و نەبوونی بەنزینی نۆرمالیان لەسەر قەدعەکانیان نووسی بوو. ئێستا سەرجەم بەنزیخانەکانی کوێیە لەسەر بۆردی بەنزیخانەکان لەسەر بۆردی نرخەکانیان نووسیوە، بەڵام نرخەکان هێشتا لە بەرزیدان و هێشتا نرخەکان نەگەیشتوتەوە ئاستەی کە بەپێی بڕیارەکانی حکومەت بێت بۆ دابەزانی نرخ. لەگەڵ خاوەن یەکی لە بەنزیخانەکان گفتگۆ دەکەم بفەرموو بۆ ئێرە کاک نەسرەدین سڵاو لێبێ، پێم بڵێ هۆکار چییە کە نرخی بەنزین لە کوێیە هەر لە بەرزی داماوەتەوە؟ وەڵا هۆکارەکە قوربان ئەوەیە بەنزین لە بازار کەمە، هەموو شتێژ عەرز و تەڵەبە، هان کە لە بازار زۆر بێ بەخۆی دادەبەزێ، بەس لەبەوەی لە بازار بەنزین کەمە لەبەوە خواستی لەسەرە کە خواستی لە هەر شتێک بوو ئەو سارە بەرز دەبێتەوە. بۆیە ئێمەش حەز دەکەین دابەزێ بەنزین، بەڵام بەنزین بە سعرێکی هەرزان دەست ئێمە ناکەوێت. ئێستا بەچەند ئێوە داوا بکەن، بەچەند دەگاتە ئێوە، بەچەندی کڕن؟ یعنی ئێستا کە ئێمە داواکەین لە 1150 کەمتر ناگاتە دەستمان. بڵێ سەرەتا بینیمان زۆرێک لە بەنزیخانەکان نرخیان داشکاند یاخود هەر نانووسیان نۆرماڵ نییە. ئێوە چاوەڕەتان دەکرد حکومەت بە هەرزان بەنزینتان پێ بدەیان چۆن بۆم گۆڕ؟ زۆر خۆشحاڵ بووین ئەگەر بەنزینی 850 بگەیشتا کۆیش ئێمەش دابەشمان بکردایە و بۆ هاوڵاتیان و بۆ ئێمەش کار ئاسانی بوو، ئەوە خواستێکی ئێمەش بوو. پێتان وایە بەنزین 850 دەگا بۆ کۆیە؟ وەڵاهی ئێمە هەوەرجار هیوا خوازبووین، بەڵام ئێستا تۆزە مەیل بڕاو بۆتین لەبەر ئەوەی ئێستاکە لە بینی کۆیە و هەولێریش گومرگ و ڕسومات هەیە، لەبەر ئەوە ئەگەر لێ بە 810 مان دەنێ هەر ناتوانین بە 850 بیفرۆشین لێرە، گرانتر دەکەوێت. تا دەگاتە ئێوە زۆرتر دەکەوێت، گرانتر دەکەوێت لەسەرمان. بەڵێ هیچ چارەسەرێکی هیچ ئومێدێک بێەوە دراوە کە دەتوان بەنزین ئەرزانتان بۆ دابین بکرێن لایەنە پەیوەنددارەکان؟ تا ئێستا هیچ ئومێدێک نییە. جا هیوادارم خەڵکیش لە کوێ هەرزان بکرێن، ئینشەڵا هەرزان دەبێت. نابەقورسی نازانین لەبەوەی ئەگەر لە بازار هەر شتێک زۆر بوو بەخۆی دادەبەزێ. بەس شتێک 850 ئێستا لەو مەرحەلەیە ناکرێ لەبەر ئەوەی نالم باج و ڕسومات هەیە لە بینی کۆی و هەولێر زیاتر دەکەوێت. لەبەرەوە دەستەکان ئەمە قسەی یەکێک لە خاوەن بەنزیخانەکانی کوێ وەک باز دەکا کە نرخ بۆی ئەوەی کە بەنزین کەمە هێشتا لە بەرزی داماوەتەوە، وەک ئەو باسیشی کرد ئەگەر بێت و بەنزینی 850 بۆ کوێیە دابین بکرێ بە نرخێکی گرانتر دەگاتە ئەم شارە بەهۆی ئەوەی کە باز و ڕسوماتێکی زۆرتری لەسرە وەکری گواستنەوەی هەیە، بۆیە ناتوانرێت لە کوێ بە 850 لە بەنزیخانەکان بدرێت بە هاوڵاتیان. من لەسەرم بابەتە پەیوەندیم کرد بە بەرپرسانی ئەم شارەوە، ئەوان باسییان لەوە کرد کە ئێستا هێوا شێواش ڕێکارەکان و هەوڵ دەدەن کە جێبەجێ بکرێ بۆ ئەوی بتوانن نرخی بەنزین دابەزرێنێ، بەڵام ناویستی زێدانێکی فەرمی لەم بارەوە بدەن.